ئەی هاوارم هەیش داخۆ دیسان دەبی ماری کێ کاول بێت ئای لە خۆم هاوار هەیش ئای دەستەکانتان خۆشبی ئەرێ وەڵڵا هەی دەستگایمی ئەی ئافەری ئەو هەموو ڕێنمایە و ئەو هەموو ئامۆژگاریە ئەو شکلە جوانەی کە ئێستا لەو گوندانە و دەدەنە ئەو خەڵکەی لە بۆ مەترسی مین ئەگەر وەختی خۆی ئەوانە هەبوایە ئەمن وەزعم بە وەزعی دەگەیشت ئەو هام لێ دەهات ئای لەو ڕۆژە سەختە و ناخۆشەی کە بە چاوی خۆم دیتم ئای هاوارم هەیش خزمینە ئەمن جاحێر بووم ئەتۆ بەڕاستە سالە ئەدیکو ئاڵای تاوەکەم ئەمە کەینێ سەعبەتم لەگەرە تۆ هەبووە باشە پێم برێ چەند کیلۆت کرد 3 کیلۆ 2 کیلۆ بەس 3 کیلۆ کاکە چ کوارێک هەر ڕاست کاکە لە دوو ڕابەزەلانی پێ دەکەین ئەوکە 2 کیلۆ کوارگت کرد ئادی ماشەڵڵا باشە سالە ئەو لە چێ لە چه ئاقاری کورە هەندێرە ئاوا بە هەیدەم نەکەوی کورە خۆ ئەساری و چیساران نییە با پێت برێم ماشەڵڵا ئەوەندە زۆرە ئەوەندە زۆرە نەبی تۆ سالە حقیقەت دارەرێ وەڵڵا درێن ڕێواسیشت گەلە کردبوو ها ئەوە فیتی عادی عاچمیە هەچم خۆمانی ئاوێنێ کاکە ئەوە قسەی لە زاری گیر نابێ زوو دەدەتیژێ ئێ باشە کۆ دەتویست ئیشەکەی بەدزی بکەی بەزەوە خوا کردی لێت ئاشکرا بوو ئەدی کا بەشی من ئێ کورە هەی لەم نەکەوی ئەرێ وەڵڵی ئەوە تا لێرە ئاوا بە لۆ بەخۆت ناچی باشە سالە دەبی بگەم ئەوێ لۆ بابە ئەوڵە کم جار چووی لۆ زەنابن داگەیە ها دەبەسە تخوا دەبەسە دەو پەلەرێ وەڵڵا هەی فادی نەگەرم تو هەی ڕسی بابە ئەمە خۆشم دەچم عمر ئەدی زێبار کا لە چێ دیانە وەڵڵا بابە لە پێش دەکەین گەمانی دەکرد وەڵڵا لەگە منداران بەڵێ لەگە منداران گەمان ئێدە باشە کوڕم چاوەکە لێبی ئاگان لێبی بەس ئەتو بڕۆ وشە چیلۆ بابێ خۆ بینە لە کنداکە برێ وشەکەم بدێ بزانم شۆڕنامەوە بچمە ئەو بنارەی هەندە ڕێواس و کوارگا بینم لۆبا بە وەختی هاتیە بەرێ ئەرێوەڵا دوونێ سالە لێدایە ڕۆیشتێ چووە دەرێ نیو فەردە ڕێواس و 2 کیلۆ ڕەبەق کوارجی هینە ئەگەر زیاتریشی نەهینابیتر نیو فەردە ڕێواز کورە ئەدی کوڕی خۆم ئەوە باشش نەگەڕای ئەمن دەزانم ئەوە چاوی تەواونی ئەگە ناخۆ وەڵا زیاتریشی دەهینە لۆ بابە مام ساڵح چاوی چیتی ئەو کوڕم ئەمە پارچەرە بووین ئەوێ سارێ مارێ سمەکۆری ساواریان دەکوتاوە ئا لەوێن دەرێ بووین ئەمە مندار بووین لەو دەورا پشتەی دەسوڕاین ڕەحمان من خوار کوچی برین کلۆ ساوار کوتانی ئەوهای کرد کاکە لە پشتڕا لە پشتی سەرێ ساڵحیدا لە هەینێوە ساڵح تەمەچی کەتە سەر هەردوو چاوی باش نابینی ئەو ئێستا باش بۆ 3-4 ساڵێ خۆ پێشتر قسە حەلق و بەلەقشی دەکرد باشە بابە لۆ ئەمیش دەگەرت نییە نانا کوڕم ئەمن ئەو ڕۆ دەچم ئەتوو ڕۆژشتگە هەڕوو بابا من ئەو ڕۆچی ئیشم نییە نا کوڕم دەزانم ئەمن ئیشم پێتە ئیشی چ بابە کوڕم دەچێ مارێ قادرەکەڕی پێی برێ بابم گوتی بابێ بیرەکەمان لە بۆ پاراو بکە باشە بابە بە چاوان ئەوجا کوڕم ئینشاڵڵا مادامەیە سبەینی پێکەوە دەشتی ئینشاءڵڵا بابە ئینشاءڵڵا
مەزید مندار ئەو دارانە دوونە هەموو پەت کردێ بزان چیان لێ کردێ بابە بزانە خڕ ناکەوێت سەیەکدی ئەرێوە دیاڵە دەی بابی بداڵە دەی ئەودا چێوە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. عولا ما عندنا. اللهم صل على سيدنا عولا شو؟ والله سليم شير مو شيخه. قلت متى أو بناري دسمزان قد عندك رواس وكوار قال ناكم يقوم بنارا. دور وردان شو ورد السالفة. رواس وكوار باري. يا الله. أو جبري عولا دتشي رواس وكوار قال. أري والله إن شاء الله بس بيبش ناكم نعم شيخه. لسر خيرا إن شاء الله إن شاء الله بس أتبين برا عولا دتشي دري. مخواي بتمام باسمك قروي زرقتان. عولا. قصشي ببراي خوم دري حظ كم بهد هريقري. أمرك شيخه خير. بجاي من دكاي ناسي وين دري. لو خير شيخه. عولا زيدي منزورة ما تسوي دري كاكا. باشا سبب شيخه لو. زيشي بازني عولا. أتو لبير تو ربي عسكري لي وين دري بو. أيوة ساري. بري تساق دزانم هم ربي بو وين دري. أوزا عولا بس أو خوايا دزاني أوزا ما نتيان بزيش تلي وين دري. أما نازاني. قلت سلا قوريني شيخه بابا أو بو بيسار عسكر لو ناوين ما هم هلا تبروش. عولا أتو دري لقصي من ناقي نا. كل عمر فينا اللي بيرسو صار لا قشر صدانا توشي تمسيبة تشبليه. أدي أو الغام لابن فينا تقيوا. هوا داخل جاري كوبا شيخ وأوال قومايا أول رجع حتى إيوار شوان ولو ناوين دقرن سلامت بي نمزاني حتى استكسك كبر بخين دعاد بي كرة عولة إيش هرزارك دقوين بقى بين بجئ من المكان كرة شيخ ودر درام مدى تساوكم وكا هم جاري ما مستملا حولاش ودري دري أوي خوانك نابي راستا عولة راستا بس أتو لبير تؤدي زمعة كديمة مصلان نيقو خداي تبارك وتعالى دفرين بسم الله الرحمن الرحيم ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بالوش الترجمة بكم لود ليك دمو يعني بدرسي خوتان معنا تهلكة كل آخر وابا بير بلاي ودت كاكا شيخ وأمن دتسم وزبت ما إخوان يعني هردسي أري والله شيخ أمن دتسم أتوش إلى الدانشة دعاء خير من لقوبك عولا خوزيانة سباي بس تلقى ناكري خوزيانة سباي والحاصل شو حتى كيشت ما أوجي صالح بوتي صالح أمن بيم قلت كاكا مسوين دري كل زيش بس النية كونه معسكر أو هم الربيع يبون بس كاكا لو دري لا حول ولا قوة إلا بالله شيخوا أبنيش بيم قلت تندار بيم قلت بس أمري إلى هذا إخوان نازم كوريك يقوري بيم أم زور ما في قول مسوي بس لقال قدري خوي تناكل قال دبا أو هابيت هل خوا خيرك صالح خوا خيرك إن شاء الله شيخوا هاد بخير دجالي هذا سيسارش اللي هذا كون فيكم الزور صار باش
شيخ يا ربي بخير بي سرسري من ستساوي من صالح أتوش بخير بي ليرة حتى إيرا كلك بخير هاتم لا سلامتك يا ربي أولى خلاص سلامتك يا ربي الحمد لله زور شكر كفارة جناحا إن شاء الله عولة الحمد لله عوله سانه بهر لو ندي قرايه بروابك عولة برايش خوان بحر هندا بيتك دس بروابك شيخ برواث بي صد خفتم لو أولا خبر هاي خوم قوات ده عند خفتم قوات كوقت كوت سيتوشك عوله ببيل الناي ريم لو داناي وبجوش النكذب صالح دبي بقدر إخوان راضي بن بلا لا مصيبة في اسمها فيناك إلا أول برين إنا لله وإنا إليه راجعون اسمها في ذكرين نعم مام شيخ صالح والله شكرهم هزار زار الحمد لله صد خوزگانه چوبو مایا هزار خوزگاش بچی امام شیخ بکرد بایا او عنادیم لگر نکرد بایا چەندی لەگەرم حەودا کوڕەمەچوو ئەمە جاحێر بوو سەرم گەرم بوو سم نەدەهاتە پێشچاوی دەمگوت چ هەیە خۆ لە بەرە من ڕابگری یا خۆ بەخێر بێن سەرچاوی من ئەرێ کاک عەلی بله لەوە ڕوومەوەرکووە ماشەڵڵا لەخوای بەزیاد بێت و هەموو سارێ ئەو هالا حیوانان دەینم دێن ئە منتقەیمە لەخوای بەزیاد بی لەو چیستانانە گەلە خۆشە بله ئەو سارت پێکووە والله إلا خوي بس زيادة أصلا كباب زان لحم صلاة خوش تبيه لەخوای بەزیاد أيوة أنا ولا هزار دار خوي بس الحمد لله الحمد لله بيا دوبهار أصلا كباب زان بيا دوبهار خوا گەورەیە بله أرنا كزور هاتون خوش الحمد لله کاک زەمیل ئەرێ بابت سەحەتی کووە والله كاك عبد الله استاذ زور باشا لا خوي بزياد بيت استاذ زور باشا یعنی باشە بله زور باشا الحمد لله لەخوای بەزیاد بیدران الحمد الحمد لله والله ئەمەش ئەوەمان دەوێت بله خوا گەورەیە خوا صدق گەورەیە خوا قوري بله ئینسان لەو دنیای خۆشی دەبینی و ناخۆشیش بله دەبینی وای ساردی دەبینی و أري والله. گەرمی دەبینی و بله وەنیە بله والله ئەوجە دەبی ئینسان شکر بی بە مقدەری خوش ڕازی بی بله عليكم السلام بخير السلام ورحمة الله وبركاته يا خو بخير بێ ئەرێ خەلیل گوتیان من دارەکەتان نەخۆش بوو کۆ ئێستا باشە الحمد لله ماما باشا ها زێبات دەرێ شتێکتان لە بنسەریە لەگە خەلیلی خێرە والله بابا بەنیازین لەگە کا خەلیلی بچینە ڕێواسات و چ دەرێن زێبار کوڕی خۆم ئەمێن بە دریم گۆ دەکەم هیچ مانەعم نییە بەس پێشی بڕۆی ئەها بڕۆ لە بن هەیوانەی لێرێ هێنیە هەندە ڕسمی مینم دانایە دەستگای مین براوی کردەوە ئەوها دوو پەڕەیە دوولایە ئەوها دەکرێتەوە ئەوەی لەگەرە خۆتان ببن کوڕی خۆم تەماشای ئەو ڕسمانە بکەن دەچنە دەو ئاوێ دەو ڕووبارێ دەپەڕنەوە لە قەتەلانی بی لە قەتسیای بی هەر ڕسمەشی ئەلەوەی دیتان تخون نەکەونە ئەوی منتیقێ ئەوە ئەلغامی لێیە کوڕی خۆم دەبینی ئەمن چم لێ هاتیە ئەو دەخیلتان دەبم ئەوەی لەگەرە خۆتان ببەم بە جوانی زۆر چاک فکرشتان لەسرە خۆبی تخون ئەو جیانە نەکەون ئەوی ئەو ڕسمانی لێیە دەبڕۆ دێ ئەوە لە بن هەیوانمدانێ باشە باشە بەسەر چاو ئینشاءالله ئێ لە باش